گەنجانی بەڕێز زۆر گرنگە ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم قاعدە لە ذهن تابێ لەگەڵ ڕەفیقەکەتای جنسی تۆ مادام لەگەڵ ئەوایە پاداشتە وەکو ئەوە بۆی ئیمامی غەزالی ئەفەرمێ لەم ئاخری زەمانە شێخێکی وەها نەماوە لە زمانی خۆیەوە ئەفەرمێ شێخێکی وە نەماوە کە ڕێکت کاتەوە ڕاستە کاتەوە لەبەر خاتی خوا هەموو ئەسراری تۆ بزانێت و ئامۆژگاریت کە و ڕێنماییت کە ئەفەرمێەوە ئینسان خۆی بۆ خۆی عیبەکانی خۆی نابینێ ئەڵێ بۆیە وا باشە تۆ سەیری ڕەفیقەکانت کەی بزانە حاڵی ڕەفیقەکانت چۆنە ئەگەر ڕەفیقەکانە ئەهلی باش بوون دیارە تۆ باشی ئەهلی خراپە بوون تۆ خراپی چکە ڕەفیقەکانە ڕنگدانەوەی تۆیە ئێمە ئیماندار ئەبێ ئەمە زۆر چاک بزانین لە کاروباری ژیانی ڕۆژانەی خۆمان لەگەڵ ڕیباخۆرانی دڵنیا بە پرژی ڕیبات بەرکەوتووە بۆیە لەگەڵ یانای لەگەڵ ئەهلی نەظەڕای بە هەمان چەشن الجەزاء من جنس العمل یەکێ لە دەردە کوشندەکانی ئەمڕۆ زۆر کات ئینسان حتا لە حەڵاڵەکانی خۆی سوود وەرناگرێ الجەزاء من جنس العمل جاری وهەیە کەسێک لە خێزانی خۆی حەڵاڵی خۆی سوود وەرناگرێ لەزەت ناکە ئەوەندە هاتووە چاوی بەرەڵا کردووە الجەزاء من جنس العمل عقوبەی ئەدرێ لە هەمان جۆر عقوبەی ئەدرێ چێژە پێوەرگرتووە چێژە لێ ئەگیرێتەوە